ڕۆژانە هاوڵاتیان بۆ ڕایکردنی مامەڵە ئیداریەکانیان سەردانی فەرمانگە حکومیەکان دەکەن و بۆ هەر مامەڵەیەکیش دەبێت پێداویستیەکانی وەک ناسنامەی باری شارستانی و ناسنامەی باری کەسێتی و فۆرمی خۆراک و کارتی زانیاری و هەندێک جاریش مۆری مختاری گەڕک و لە وێنەیەک زیاتریش پێویستە. ئەمەش ماوەی زیاتر لە 20 ساڵە هاوڵاتیانی بێزار کردووە و لەو شێوازە مامەڵەیە نیگەران و داوا دەکەن جێگرەوەیەکی ئاسانتر بۆ سەرجەم ئەو پێداویستیانە دابین بکرێت. كتابك مدوي لو قسم شرعي كتابك وفاة نامية درين دبي حفتش كد وحفتي كبيوة أو مثلا شبكني إذا استكان مشتكم بيا جنسية ونفوس وفاة نامة كينيا كتابي وفاة نامة كشم بيا بل درين شبكتني إيش كذا وصاد دبي أتا حفتش كد وحفتي نازل كان جديته شبكة. تين تسوس بيوست لهم دائرة رسم كارت زانياري نفوس جنسية ورقيبة أو بنزي دوت. لهر كات لهم دائرة دواء كارت زانياري كنت على سا كارت زانياري هم كان فيك بدي الشاهد مختاري اللي خاطر وسنة أنا هاد ديوت زۆرێک لەو نووسەرانش کە کار ئاسانی لە بەردەم فەرمانگەکان بۆ هاوڵاتیان دەکەن دەڵێن لە ئێستادا هاوڵاتیان زیاتر سەرقاڵی دەرهێنانی کارتی نیشتیمانین تاوەکو لەم ئاڵۆزی و کێشمەکێشمانە ڕزگاریان بێت و لە داهاتوودا تەنها کارتی نیشتیمانی ببێتە جێگرەوەی هەموو ئەو پێداویستیانە کە فەرمانگەکان داوایان دەکەن. هەفتەیەکە گرفت هەیە لە بۆ هاوڵاتیان شەبەکات نمایە لە بەغدا هاوڵاتیان کە دێنە لای ما زیاتر ئەمە کارتی نیشتیمان نییە کارتی نیشتیمانی پڕدەکەنەوە بۆ بەیان ئیزافە ینی دەبتە لە زیاتی نفوس و جنسیە دەبتە کارتی نیشتیمانی کارتی نیشتیمانەکەش جێگرەوەی کارتی نفوس و جنسیە زیاتر نفوس جنسیە کارتی زانیاری ئەوی منداڵی تازە لەدایک بوو بەس بەیان ولادەکەی دێ. ئەندامێکی پەرلەمانیش لە فراکسیۆنی کۆمەڵ ئیسلامی دەڵێت پرۆژەیەکیان ئاراستەی پەرلەمان کردووە تاوەکو سەرجەم کاری فەرمانگەکان بە ئەلکترۆنی بکرێن و کار ئاسانیەکی تەواو بۆ فەرمانبەر و هەم هاوڵاتیانیش دروست بێت. ئێمە لە ماوەی ڕابردوودا وەکو فراکسیۆنی کۆماڵ پرۆژە یاسایەکمان پێشکەش کرد لە پەرلەمانی کوردستان و خوێندنەوەی یەکەمی بۆکرا ئەویش بە ئەلکترۆنیکردنی معاملاتی هاوڵاتیانە لە فەرمانەکانی هەرێمی کوردستان. ئێمە پێمان وایە ئەم پرۆژە یاسایەکی گرینگە لە ئێستادا بۆچی چونکە هاوڵاتیان بەڕاستی لە ئێستادا سەریان لە تێک چووە لە دەرهێنانی کارتی زانیاری و کارتی نیشتیمانی و نفوس و جنسی و هەموو ئەمانە کە پێمان وایە دەکرێت بەدیلێک دروست بکرێت وەکو داتابیس کە هەم تێچووی هاوڵاتیان لە وەزعی قەیراناوی ئێستادا کەم بکرێتەوە هەم کاتی هاوڵاتیان زیاتر بگەڕێتەوە بۆیان و لە هەمان کاتدا ئەم ڕۆتینیاتی ئیداریە نەمینێت کە بەڕاستی بۆتە بەربەست لە بەردەم معاملاتی هاوڵاتیان لە فەرمانگەکانی هەرێمی کوردستان. نەبوونی سیستەمێکی ئەلکترۆنی بۆ سەرجەم فەرمانگە و دام و دەستگاکان وا لە حکوومەت دەکات ڕێژەیەکی زیاتر فەرمانبەردا بمەزرێنێت و لە ڕوویەکی تریش سەرجەم مامەڵەی هاوڵاتیان بە شێوەی نووسرا و ئەرشیف بکرێن کە ئەمەش جارێکی تر دەبێتە بارگرانایی بەسەر حکوومەت و هاوڵاتیانیش هەر بۆیە بیرکردنەوە لە دامەزراندنی سیستەمی ئەلکترۆنی و بچووکردنەوەی زانیاریەکان لە یەک کارتی نیشتیمانیدا پرۆسەیەکی خێراتر و باشتر دەبێت کە ئەمەش هاوڵاتی لەم گرفتانە ڕزگار دەکات. ئاراس عەزیز کەناڵی پێام هەولێر